مبدأ قسەمان کرد لەسەر ئەوە نەبوو تەشخیص بکرێت چێ دەچێت چۆن دەچێت وەفدی حیزبەکان دەبایە پێک بێت لەسەر ئەو مەسەلە تاکید کراوە لەسەرەوەی کە هەر کەسێک لە کەناڵی خۆی دەتوانێت پەیوەندیان پێ بکات پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر ئەو مەسەلەیە بەڵام چ ئالێتێک چیم کازێک ئەو تەنفیز دەکات تا ئێستا نەبووە خۆمە هەممان لە کۆبوونەوەی یەکەمشدا تاکیدمان کردەوە گرنگە پەرلەمان تەفعیل بکرێت هەر نەبێت حەسانەیەکی جوانتری قانونیمان دەداتێ لەسەر ئەوە لە تەک ئەوەشدا دیسان تاکیدمان لەسەر ژانوزەرانی خەڵکرد لە مۆزە اقتصادی خراپە ڕەشاندۆ وەکو بڕیار وەکو مەبدە درراوە باوەڕ ناکەم تەراجوعی تێدا بکرێت باوەڕ ناکەم پەرلەمانش کار ناکات ئیش دەکەین لەسەر پەرلەمان تا ئاخر لەحزەجیسان بێمێد نەبێتن لەوەی کە دەکرێت پەرلەمان تەفعیل بکرێت هەفتەیەش هەندێک دەچێت لەم هەفتەیە احتیمال ناوەڕاستی ئەم هەفتەیە بێت نازانم سێشەم چوارشەم وەکو باس کرا داوەتێک هەیە دەبێت بچن دوای هاتنی وەفدی دەرەوە کۆبوونەوە دەکەین لەسەر ئەو دەستکەین بەو سەردانە مەیدانیانەی کە هەیە بەنسبەت وفود بابرن پێکهێنان وەفد بۆ بینینی وڵاتانی ئیقلیمی دەوروبەرمان تا وڵاتانی عەرەبی تا دەگەینە ئەوروپا و ئەمریکاش وەفد پێک دێت بەڵام کۆمیتەیەکی تایبەتش بۆ مەسەلەیە دەبێتن لەمە دووە کە بتوانێتن قەنەعەت بە وڵاتانە بێتن لە دیتنی خۆیدا ئەمڕۆ هەیکەلەی بەشێک لە هەیکەلەی ئەو کۆمیتەی ڕفراندۆمە بەباشی تیشی لەسەر تیش خایە سەری و بۆی باشتر ئیش بکرێت